لە بۆ مەبەستی وەرگرتنی گەرمیش ئێمە بەپێی ئەو بەرنامەی دامانە لە سنووری پارێزگای هەولێر لە 16 مانگۆواتە دوای جەژن دەست پێ دەکا کە بەپێی ئەو خشتەیە کە دامانە لە بۆرەوەی بارگرانی نەخەینە سەر زووتیاران و ماوەی چەند ڕۆژ لە بەردەم سایلۆ چاوەڕوان بکەن و وە کرێی سیارەیان لەسەر بوەستی ئێمە خشتێکماندانە لە بۆ هەر لە قەچی کشتتوکاڵی وان قەزایەک ناحەیەک بە شێوەیە کە هەریەکە و چەند ڕۆژێکی هەیە لە بۆی بەپێی ئەو خشتەیە بچن سەرەکانیان بگرن لە بۆی زۆر نەمینەوە زۆر لە چاوەڕوانی تەسلیمکردنی گەرمەکانیان نەمینێنەوە 16 مانگ یەکەم ڕۆژ دەبی بەپێی ئەو بەرنامەیە کە دامانە لە سنووری شەمامک و قوشتەپە دەست پێ دەکات دواتر بەرەو سنوورەکانی سەرەوە واتە باکووری هەولێر و لای هەریر و ئەوانە دەچی بەو شێوەیە تا مانجی هەشت تەواو دەبی بەرنامەکە تا هەموو ئەو ڕێژەیە کە دیاری کرایە کە وەکو باسم کرد 100,000 تۆنەکەیە لە بۆ هەر زووتیارێکی 112 تا هەمووی لێیان وەرنەگیرێ ئەو ڕێژەیە ئێمە دەریایی سایلۆیەکانمان کراوەیە بنکەکانی وەرگتن کراوەیە و لە لایەکی تریش زووتیارمان ئازاد کردیە لەوەی کە گەرمەکانیان دەبەنە پارێزگاکانی تری عێراق ئەگەر بە هەر شێوەیەک بفرۆشن ئێمە ئاسانکاریان لە بۆ دەکەین لە بۆەوەی بتوانن زەرمەند نەبن زۆر.